دووبارە سوپای قەوارەی جوولەکە هێرش و پەلامارەکانی بۆ سەرکەرتی غەزە دەست پێکردەوە و وڵاتانی عەرەبیش بێدەنگیان لە ئاست پەلامارەکان هەڵبژاردووە. دوای ئەوەی سوپای ئیسرائیل ئۆپەراسیۆنێکی نهێنی بۆ ڕفاندنی نور بەرەکە کە یەکێکە لە سەرکردە دیارەکانی کەتیبەی عیزەدین قەسامی باڵی سەربازی حەماس ئەنجامدا، بەڵام بزوتنەوەی حەماس زانیاری لەسەر پیلانەکەی قەوارەی جوولەکە بۆ ڕفاندنی ئەو سەرکردە سەربازیە هەبوو. بەو هۆیەشەوە شەڕ و پێکدادان ڕوویدا و لە پێناو دەربازبوونی ئەو تیمە نهێنیە ئیسرائیل تۆپبارانی ناوچەکەی کردو. لە ئەنجامدا ئەو سەرکردە سەربازی حەماس و 6 فەڵەستینی دیکە و ئەفسەرێکی پلەباڵای سوپای ئیسرائیل کوژران. لە وەڵامی ئەو هێرشەدا باڵی سەربازی بزوتنەوەی حەماس موشکێکی ئاراستی پاسێکی سەربازی سوپای ئیسرائیل کردو، دواتر گرتەی ڤیدۆیی هێرشەکەی بڵاو کردەوە. سوپای ئیسرائیلیش بە فەرمی دەستپێکردنەوەی بۆردومانەکانی سەرکەرتی غەزەی ڕاگەیاند. لەو چوارچێوەیەشدا فڕۆکە جەنگیەکانی سوپای ئیسرائیل دە موشەکان ئاراستەی بینای کەناڵی ئەقسای سەر بە بزوتنەوەی حەماس لە غەزە کردو. بینای کەناڵەکە بە تەواوەتی خاپوور بوو، بەڵام پاش ماوەیەک لە وەستانی بەخشی کەناڵەکە دەستی پێکردەوە. هێرشەکانی سوپای جوولەکە بۆ سەرکەرتی غەزە کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە و نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپا و ڕێکخراوی هاریکاری ئیسلامی و کۆماری ئیسلامی ئێران و تورکیا داوای وەستاندنی بە پەلەی هێرشەکانیان کرد. ئەنتۆنیۆ گۆتێرس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیاند ئەگەر دەست بەجێ بارگرژیەکانی کەرتی غەزە نەوەستێنرێ جەنگێکی تراژیدی گەورە دەست پێ دەکات. گۆتێرس وتیشی غەزە بەندیخانەیەکی زۆر گەورەیە کە تێیدا ژمارەیەکی زۆر بەندکرا و هیوایان بەداهاتوو نەماوە و ئەو ئازارانی کە خەڵکەکەی دەیکێشێ نمونەی نییە. هاوکات لە ڕاگەیەندراوێکدا فێدریگا مۆگرینی نوێنەری باڵای یەکێتی ئەوروپا بۆ کاروباری دەرەوە ڕایگەیاند بەرزبوونەوەی بارگرژی ئەم چەند کاتژمێرەی دوایی لە کەرتی غەزە جێگەی نیگەرانیە و بانگیهێشتی بە پەلەی بۆ کۆتایی هێنان بە گشت چالاکیە تونند و تیژەکان کرد. هەروەها بەهرام قاسمی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند بە توندی ئیدانەی ئەو زنجیرە تاوان و کردا تیرۆریستی ڕژێمی داگیرکاری جوولەکە بۆ سەرکەرتی غەزە دەکەن و لە پێناو وەستاندنی پەلامارەکانیش داوای دەسوەردانی بە پەلەی نێودەوڵەتی دەکەن. لای خۆشیەوە ئیبراهیم کاڵن وتەبێژی سەرۆکایەتی کۆماری تورکیا هێرشەکانی ئیسرائیلی بەستەمکاری و داگیرکەرانە ناوبرد و ڕایگەیاند تا ئێستا 13 هاوڵاتی مەدەنی بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە کوژراون و کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەرامبەر ئەو پەلامارانە بێدەنگە لە کاتێکدا دەبێت بەرپرسیارەتی هەڵبگرێت و هەڵوێستی هەبێت. بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە مەحمود عەباسی سەرۆکی فەڵەستین گەشتەکەی بۆ دەرەوەی وڵات هەڵوەشاندەوە و گەڕایەوە ڕامەڵڵای پایتەخت و یوسف محمود وتەبێژی حکوومەتی فەڵەستین ڕایگەیاند ئەگەر هێرش و پەلامارەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە بەردەوام بێت ئەوە کۆمەڵکوژێکی دیکە بەرامبەر بەگەلی فەڵەستین ئەنجام دەدرێت. لە ئێستادا سوپای قەوارەی جوولەکە لە گەمارۆدان و بردومانی کەرتی غەزە بەردەوامە و باڵی سەربازی بزوتنەوەی حەماسیش بە موشک بەرپەرچی هێرشەکان دەداتەوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکیش نووسیوێتی حکوومەتی ئیسرائیل بۆ پەردەپۆشکردنی شکستی ئۆپەراسیۆنە نهێنیەکەی بردومانی کەرتی غەزە دەکات.